ڕزگار بووە بناوێ RSB ژداوی بووە 2001 لە پۆلە هەفتەیە بوو لەسەر تراژیدیا بسەرێ هاتی لە دەستە داعشدا دپەیوێت. ڕۆژێکێ بەریای دێ ئەس چوومە ماڵە خاڵی خۆ تەلبەنات ڕۆژا پشترا لە 3/8 بوویەر قەومی ئەس بمالباتە خاڵی خۆڕە ژە تلبەنات دەرکەتن و ئەم چوونە دەڤەرە زلێلیە لە نێزینگی چیا و ئەم 200 کەس بوو. ڕۆژا پشترا هاتن پیخواسێن چۆلا خودیên پانیên قەلشی بێژیên قڕێژە دەسڵادارە هاتن قڕێژە خۆ ئاخا من پاکش بکەن. مێژە ژنان جوداکردن و دەستێوان کەلەپچەکردن و برین جهەکی نەدیە. ئەم بە 5 تەرەمپێلا برن نەخۆشخانە شنگال و دەما دەنگی فڕۆکان بهیستین ئەم ژوێ درێژی برنە تلافە. ئەس 3 ڕۆژا لە قوتابخانە ئەزەهرا لە تلەحفەرێ مام و پشترا ئەم بەگوهاستنە گرتیگەهیان حەبسا بادوش و 15 ڕۆژە ئەزلوێ دەرێما. و لوێ درێژی ئەم شپیرەژنە بەقەتاندن و دیسە ئەم بەگوهاستنە تلەفەر. و پاشی ئەو زارۆکن ئەمرێوان 10 سالی و ژێردا ژمە بەقەتاندن و ئەوژی بەگوهاستنە تلەفەر. ئەم 400 کەچمان ji tirsa فڕۆکان ئەم بەگوهاستنە مووسلێ و ئەم دخانێکی چارقاتدا بجیژ بوو. پشتی دەمەگێ 200 کەس ژمە برنە ڕقایە سووری و یەندیژی بەگوهاستنە بەعاج. ئەم 15 ڕۆژا لوێ درێمان و پشترا ئەم بەگوهاستنە گوندێ ڕەمبووسی. لە گوندێ کۆچۆ ئەم 13 کەچ لە مالا ناوجاسۆ بوو و من بووان کەچێندی ڕێن ji گوندێ کۆچۆ مەشخۆرە خوارن چێت کرد. و ئەم ژمارە دەرنەتکەتن ji ترسا عێریشێن نۆبەدارن یان حڕاستێن لەبەر مالێ. هایا ماژن و چێن جیهانی هەبوو ji ber me televîzyoneke li wê malê de hebû. Digot em bi şev bê ku nobedar yan xwerast bizanin em li ber kanalê Rûdawê Kurdî bû. Digot min careke telefona daka xwe kir el tilehfer bû. Min pirsa xuşket xwe jê kir goşban bire. û careke min telefona biraya xwe kir îldihok bû. Min gotê ez yal koço me. Wî dixwest ku ez bizanim çi koço bûya. Gota min gelek gorê bikom hene. Min lêborîn jê xwest ji ber ku min nikarî bû ji malê derkevim. Gava goz ji malê derkevim serdanek ji hevkarên xwe li xanîkî nêzîn bikim ez li rast û çepê xwe nanêrim û naçim malên dûr. Ji ber vêyekê li ser gundê xwe ez tiştekî nizanim. ئەم شەڤێکە لە ڕەمبووسیمان ئەم 5 کەچ و ژنێک و زارۆکەوەی کچک بوون و 6 کەچێن دیژی لور بوون. ئەم هەر 5 ڕەڤیان لێ ژنکێ نگاری بمەرە بڕەبێ ji ber zarokê xwe kçik. Keçxala min planê revê danî û em çawa bireve ji ber ew jima bi emir mezintir bû. Me dît nobedariyan xurasên li ber malê hajî xwenînin û di hindir wê odê dena saetiyekî piş nîşe. Ji ber vêyekê em derketin û revyan ber çiyava. Em saet 8 sibehê گەشت و مەدرێژە یا 5 سەعاتا ji ڕەمبووسی هەتا بە پێشەجیا قوت کرد. شەروان و مالباتێن لەوێ دەرێ بە گەرمی پێشوازی لەمەکردن وان گەهشتنە ئەولەهی.